خۆمان لە گێرەی نەدەین کە ئێمە هەمومان لێرە دانیشین و ملیارەها لە کەسوکارمان کە مردون و ملیارەهای تش کە دێن تریلیۆنهای تش کە دێن و ئەم ژیان و ژینگە ئەبینن هەمووی بە بیسمیللا هاتوۆتە سەر زەوی بە بیسمیللاکەی حەزەتی نوح سەلامی خوای لەسەر بێ واتە بەهۆی هەڵپە و هەوڵ و بزمار و تەختەی پێغەمبەرێکی ئولوالعەزم کە باوکی پێغەمبەرەکانە و ئەویش بە بیسمیللا کەشتەکەی ڕزگار کرد و بەو کەشتیە ژیان و ژینگە و زەراعەت و سەناعەت و پێشکەوتن و بە هەواڵەکانی پاراست و توانی خێزانی مرۆیی بپارێزێ دوای قابیل و هابیل جارە ترفو کاتۆ بە خێزانی مرۆییە هەڵی شێرێتەوە بێنێ بیکە بە خاوەنی حەضارەت و لە جوودی بنیشێتەوە ئێمە لەبیرمان نەچێ هەمومان بەروبوومی ئەو بیسمیللای ئەوەی کە باوەڕی بە ئەڵڵاش نییە باوەڕی بە بیسمیللاش نییە بەروبوومی بیسمیللایە لەبەرەوە بێ بەلای کەمەوە باە ئەوە وەفامان هەبێ ئەخلاقمان هەبێ کە هەموو مرۆڤایەتی بەروبوومی بیسمیللاکە حەزەتی نوحە و دەسە بە دەجێژەکەی ئەو پێغەمبەرە مەزنەیە سەلامی خوای لەسەر بێ بۆیە قورئانی پیرۆزکە کۆتا پەیامە هاتۆتە خوارەوە بۆ تەئید و تەئکیدی ئەو بیسمیللای نوحە سەلامی لەسەر بێ فەرمی اقرأ باسم ربك کەوا بێ ئەم قراعەتە ئەمە بەشێکە ئەمە نمونەیەکە کە عیلم و دین عیلم و ناوی خوا لە ماڵی خوادا جێبەجێ بکرێت